لە بەرزاییەکانی چیاکانی شاری ئاگری لە باکووری کوردستان لە نێو سەرما و بای بەهێزدا سێ برا سەرقاڵن بە شوانی 3000 سەرمەڕ کە بەرەنگاری دۆخی کەشوهەوا و سروشتی سەختی ناوچەکە دەبنەوە. ئیبراهیم قەلیچ تەمەن 32 ساڵ و براکانی مستەفا 30 ساڵ و هاکان 22 ساڵ ڕۆژەکانیان لە نێوان لە وڕگاکان بەسەر دەبن. ئەوان بە خۆشەویستیەوە دەستیان بە پیشەکەیانەوە گرتووە. پاڵنەریشیان تەنیا پەیداکردنی بژێوی نییە، بەڵکو ئەم پیشەیە بەشێکە لە ناسنامە و کللتوریان کە لەگەڵ چیاسەخت و هەزار بە هەزارەکەی ئاگری ئاوێتە بووە. نزیکەی 10 ساڵە لە شوانکارەییدا کار دەکەم. ئێمە سێ براین و 3000 سەرمەڕ دەلەوەڕێنین. لە کاتە سەختەکاندا باوکمان یارمەتیمان دەدات. بە تایبەتی کە کارەکەمان بە درێژایی ساڵ هاوین و زستان بەردەوامە. هەمومان ژنمان هێناوە و لە ڕوبەڕووبوونەوەی ئاستەنگەکاندا وەک تیمێک کار دەکەین. هەر سێ براکە لە گوندی ساریبێق دەژین کە 120 خانووی تێدایە. ئەم گوندە دەورە دراوە بە شاخە سەرکەشەکان کە زستانان یەک پارچە سپی پۆش دەبن و بە بەستەڵک و سەرما گوندەکە لە باوەش دەگرن. ڕۆژانی کەشوهەوای مامناوەند دەرفەتێکە بۆ پشودانی یەکێک لە براکان بە نۆرە. لە کاتێکدا دووبراکەی دیکە بەردەوام دەبین، بەڵام لەگەڵ سەختی زستاندا پێویستە هەمومان بۆ دڵنیابوون لە سەلامەتی مێگەلەکە بەشداری بکەین. کاتێک دیمەنی لێژایی چیاکان دەبێتە دەریایەک لە بەفر، ئەمان بەردەوام دەبن لە کاری سەختیان سەرەڕای سەرمای زۆر و ڕۆچوونی پێیەکانیان لە بەفردا. Zor evvel Allah sonra kolay pes etmeyiz. Yazın yaylada kalıyoruz. Bölgeler var. زستانی ئەم ساڵ لە کاتێکی زوودا و سەخت دەستی پێکرد. بەفر چیا و لە وڕگاکانی داپۆشی. ئەمەش لە وەڕاندنی مەڕەکانی زیاتر ئاستەنگ کردووە. لە هاویندا چەند مانگێک لە وڕگا شاخاویەکان بەسەر دەبین. دوای دروێنەی کێڵگە نزیکەکان مەڕەکان بۆ ئەم ناوچانە دەگوازینەوە. Sis var. Çok bu sene çok bir sis var. ئەوان لەگەڵ تیشکی بەیانیاندا مەڕەکان دەبنە لە وەرگاکان و کاتژمێرەکان لە گەڕانی بەردەوامدا لە نێوان لێژایی و ڕێڕەوە شاخاویەکاندا بەسەر دەبن. لە کاتە تەماویەکانیشدا ئەرکیان قورستر دەبێت بۆ پاراستنی مێگەلەکەیان لە گورگی برسی لەمەشدا سەگەڕاهێنراوەکان هاوکاریان دەبن.